ئێمە وەک بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان بە پێی ئەو نەهج و پرەنسیپانەی کە هەمانە ئیدانەی هەموو تەدەخولێکی وڵاتانی دەوروبەر بۆ خاچی باشووری کوردستان دەکەین و ئەو بردومانە نەیکەوە تورکیا چەندین ساڵە دەیکا ئێمە لە بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستانی هەر کات و هەردەم ئەوە ئیدانە دەکەین و هەر کات و هەردەم ئیدانەشمان کردیە. پێمان وایە سەروەری خاچی وڵاتان ناکرێت لەلایەن وڵاتشت کە پێشێل بکرێتن. لەو بارەیەوە ئێمە ڕووی دەممان دەکەینە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویستە دەور ببینی لە ڕووی عیلاقاتی دیپلۆماسی لە بۆ ئەوەی ئەو تۆپبارانکردنانی تورکیا یاخود حتا جار بەجار هی ئیران هەیە ئەوانە یعنی لە ڕووی عیلاقات دیپلۆماسی پەیوەندیان پێوە بکرێ و کە چیت کە ئەوە نەکەن. خاڵی کە ئێمە ئیدانەی ئەوەش دەکەین کە ناوە ناوە لەشکری تورکی ڕەبیەکانی مۆڵگەکانی زیاد دەکات لە وڵاتی ئێمە لە کوردستانی ئێمە. پێمان وایە ئەوەش پێشێرکردنی سەروەری خاچی ئێمەیە. ئەوەی جێگای داخە لە هەلومەرجی ئێستا ئەوەی ئێمە دەیبینین پرەنسیپە نێودەوڵەتیەکان بەجارێک لە بارچووە هەر دەوڵەتەوە بە کەیف خۆی دەچی شوێنێک داگیر دەکاو ئەوەی یعنی وەک کوردواری خۆمان گوتنی ئەو بەهێزەکە بێهێزەکەی دەخواتن ئەوە جێگای داخە. بۆیە ئێمە بەش بە حاڵی خۆمان لە بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستانی زۆر نێگەرانین لەو ئەوانە. ئێمە لە ڕاستیت جاری یەکەم نییە ئێمە هەڵوێستی خۆمان چوەکو هەڵوێز و چوەکو چالاکی جەماوەری دژ بە و دەست درێژیانی وڵاتانی دراوسێتی خەنە سەر هەرێمی کوردستان و لە زمنی ئەوەش بە تایبەتی ئەوەی لەم دوایە دەوڵەتی تورکیا دەیکاتن بە شێوەیەکی گشتی پێشێرکاری تەواوە لە سەروەری خاچی هەرێمی کوردستان و عێراقدا لە ڕاستیە بەداخەوەی ئێمە دەبین بۆی بارگرژەکانی ناوچەکە تا دێ دەزوەردانی وڵاتانی دەوروبەر لە هەرێمی کوردستان زیاتر دەبێ بە تایبەتی تورکیا و ئەوە هاوکاتە لەگەڵ ئەوەی لە هەرێمی کوردستان قەیرانەکانە ناوەخۆ بەردەوامە و حکوومەتێک و دەسەڵاتیشی لە ڕاستیە لاوازمانەیە و بەو جۆرێک لە جۆرەکان ئیتلافی حکومڕان خولیایی جەمسەرگیری بە وڵاتانی دەوروبەر زیاتر بووە. ئەمە ژوا دەکا کە بۆشاییەک دروست بێ وڵاتان بتوانن دەست لە ناوخۆی هەرێمی کوردستان وەربدەن. بۆیە بە تێگەیشتنی ئێمە جگە لە مۆقیفانی و جگە لەو چالاکە جەماوەریانی کە ئێمە کردومانە ئەمە پێویستی بە کاری هەماهەنگی زیاترە و پێویستە هەموو خەڵکی کوردستان بە جددی بێتە دەنگ و ڕێگری لەم پێشێلکاریانە بکە. پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکیا لە ڕاستی هەموو سنوورێکی بەزاندووە جگە لەوەی سنوورێمی کوردستان دەبەزێنێ هاوڵاتیانی کوردستانیش دەگوژێ. ئەمەی هەرێمی کوردستان لە ڕاستیەوەی ئیتلافی حکومڕان قوبوڵی دەکات لە ڕاستیە تەواو سازشکاریە لە سەر مافەکانی خەڵکی کوردستان.